نزیکەی ساڵێک و 2 مانگ بەسەر دوایین کۆبوونەوەی پێنجقۆڵی نێوان لایەنەکاندا تێپەڕی. لە ئێستاشدا سەرجەمیان داوای یاساییکردنەوەی دۆخەکە و چارەسەرکردنی کێشەکانی هەرێم دەکەن. بارزانیش لە دوایین وتاریدا لە باشی سەرڕای ڕەخنەی توندی بۆ چەند لایەنێک، بەڵام داوای لە حیزبەکان کرد کۆ ببنەوە و کێشەکان چارەسەر بکەن. لە دوای ئەو وتەیەی بارزانیەوە جارێکی تر پرسی کۆبوونەوەی نێوان لایەنەکان هاتووە بەرباز، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئێستا دەرفەتی کۆبوونەوەی لایەنەکان و چارەسەرکردنی کێشەکانی هەرێم لە ئارادا ماوە؟ ئەندامێکی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان دەڵێت وتەکانی بارزانی لە باشیک نەک نەبووە سەرەتایەک بۆ لێک نزیک بوونەوە، بەڵکو هێندەی تر حیزبەکانی پەرتەوازە کرد. ئێمە وەکو بستنەوەی گۆڕان پێمان وایە خیتابەکەی بارزانی لە باشیک نەک بووە سەرەتایەک بۆ گفتوگۆ و دانووسان، بەڵکو بووە هۆکاری پەرتەوازەکردنی زیاتری لایەن و هێزەکان لە کوردستان. خاڵی دووەمێمە پێمان وایە پارتی و بارزانی دۆخێکیان لە کوردستانە دروست کردووە کە ئەم دۆخە دۆخی گفتوگۆ و دانیشتن نیە. تاکو ئەم دۆخە چاک نەکرێتەوە هێور نەکرێتەوە، ئێمە پێمان وایە گفتوگۆ و دانووسان هیچ ئەنجامێکی نابێت. خۆڵبوونەوەی ناکۆچەکانی نێوان حیزبەکان بەتایبەت پارتی و گۆڕان هێندەی تر ئەگەری ئەنجامدانی کۆبوونەوەی پێنجقۆڵی دوورخستوتەوە و هەنگاوەکان بەو ئاڕاستەیە بێ ئەنجام بوون. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتیش دەڵێت دەبێت پێش کۆبوونەوە زەمینە سازی بکرێت و گرژی نێوان لایەنەکان خاو بکرێتەوە. پێش کۆبوونەوە دەبی گفتوگۆ بکرێ، ئەو گرژیانە خاو بکرێتەوە بۆی گفتوگۆکان بکرێ و گفتوگۆ ئەو کات سەرکەوتوو دەبێت گەر هەموو لایەنەکان بەشداری بکەن. بۆیە لە ئێستاوە دەبی هەموو لایەکمان هەوڵدەن زەمینەی ئەم کۆبوونەوەی ساز بکەین، بەڵام ئەوە بە زمانێکی شیرین و نەرم و حەلیم دەبێت. لایەنە ئیسلامیەکان بەردەوام باس لەوە دەکەن کە تا پەرلەمانی کوردستان کارا نەکرێتەوە ناتوانرێت هەنگاو بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم دابنرێت. دەشڵێن کاراکردنەوەی پەرلەمان هەڵ و چانسی لێک نزیک بوونەوەی لایەنەکان و چارەسەرکردنی کێشەکان زیاتر دەکات. لە سۆنگەی ئەوەی کە دەمێکە پەرلەمان لە کارکەوتووە پرۆسەی یاسایی و سیاسی چەقیوە، پەرلەمانی هەرێمی کوردستان بخرێتەوە کارا، بە تەکید پرۆسەی سیاسیش لە نێوان لایەنەکان دەست پێ دەکاتەوە. ئەوەش دەرفەتێکە بۆ ئەوەی ئەگەر پەرلەمان بخرێتە کارا و لایەنەکانیش زیاتر متمانەیان بۆ دروستبی بتوانن پرۆسەی سیاسی و کۆبوونەوەکانیش لەگەڵ یەکتر دەست پێ بکەنەوە، ئەو کاتر بەیەکەوە ڕوبەڕووی ئاستەنگ و کۆسپەکانی ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستانیش ببنەوە. لە دوای بەبن بەستگەیشتنی کۆبوونەوە پێنجقۆڵیەکانەوە چەندین هەوڵ و کۆبوونەوەی دووقۆڵی بۆ نزیک بوونەوەی لایەنەکان کراون، بەڵام سەرجەمیان بێ ئەنجام بوون و کێشەکانی هەرێمیش با چارەسەر نەکراوی ماونەتەوە. تا ئێستاش ئاسۆی چارەسەرکردنیان دیار نییە. ڕێبوارکاکەی یەنارتی هەولێر.